اف تسبيع كودنا دستي من ده نرخي حفتي وبينج ورقه يعني 7500 دولار كوش دستي مكات مالا مخرب دينا في تشرا مزا اما بري خبزن سيد صادقه سليماني كلو دري كاك عطاها يا لقال كوري خوا لقات السري مال اخوا كارجها كتشكرنا تسبيان تشكريا لو دبرجي او جي دبجه جبر كبرو ما دين جرام بوها ماجي تزبين بفيرنجي بوها جهانا او جي حطاني دفترك جهايا اف لبازارا هوليري تيافروتن اجا دينا في تشرا مزا جيروكا عطال قالوا تسبيان نصبك بە تاشینی بەرد و مادەگران بەهاکان تەسبیحێک دروست دەکات کە نرخیان تاوەکو نزیکی 7000 دلار دەڕوات. پاش 3 مانگ لە فێربوونی تەراشکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵی 2015 و عەتا گەڕایەوە شارۆچکەی سەید سادق سەر بە پارێزگای سلێمانی. لە قاتی سەرەوەی ماڵەکەیدا وەرشەیەکی دروستکردنی تەسبیحی دامەزراند. لەم خامانە دروست دەکرێت ئیسا ئەمە سەری پیانۆیە ئەمە کۆن لەم خامانە وەزایدان لەم زارانە لەم پولانە لەم پولی تاوڵانە لەمانە دروست دەکردن ئیتر لە هەموو ئەنواع دروست دەکرێت لەم قەڵەمانە دروست دەکرێت ئەم قەڵەمانە کۆنن مادانە ئێمەش هاوی هەیە تەسبیح بازرگانەیە یا بۆ خۆمان دەکڕین لە ئەمریکاوە دێننی لە کۆی دێنی بۆمان دێنن لەوە بەغدا ئەوان دەکڕن بۆمان دێنن ئێمەش بۆیان دروستەکەین و دەکەین بە تەسبیح مواد زۆرە بۆ تەسبیح هەیە بۆ نمونە سەرەکیان سەندەلووسە ئەم سەندەلووسەیە کارەمان هەیە کارەمان لە ناو بەحرایە بەردەکە لە ناو بەحرایە ئەوانش بە قیمەتەوە زۆر گەران کوڕە گەورەکەی لەگەڵ خۆی کار دەکات و عەتا دەیەوێت باشتر لە خۆی درێژە بە کاروانی تەراشکاری تەسبیح بدات. ئێمە ئیش بەم شوشە دەکەین من خۆم ئیش بەم شوشە دەکەم کاکە بەهرەنگ ئیش بە گڵۆپی شیری دەکات ئەو زیاتر ئیش بە کڵۆپی شیری دەکات دەستی وارڕات و من ئیش بەمە دەکەم ئیشی شوشە ئەوەی کەوا شەڕاقە و خەڕاتە ئیشی ئەم ئیشە دەکات لە عالەمە ئیشێکی بڵێن اعترافیە معتەریفە بە شوشە ئیش بکەیت هەموو کەس ناتوانێت بە شوشە ئیش بکات ئەم خامە تازەیە ئەمە کیلۆی بە 20 دلارە ئەمە کیلۆی بە 20 دلار ئەمە چرخیشەکەی جوانە زۆر تەسبیحی جوانە بەڵام ئەمە جیاوازی زۆرە لەگەڵ ئەوە ئەم قەڵەمە بە هەمان شێوە تازەیە بەڵام ئەمە کۆنە ئەمە جیاوازی هەیە جیاوازیەکەی ئەمە تازەیە کیلۆی بە 25 دلارە بەڵام ئەوە کیلۆی بە 400-500 دلارە. وردی لە پەیوانەکردن و زۆری تەرکیز لە کوونکردن و تەراشی مورووەکان بە دەستەکانی وای کردووە بازرگانانی تەسبیح گرنگی بە کارەکانی عەتا بدەن. ئەوە نرخی 7000 دلارە. 7000 بەڵێ. جیاوازی چی لەگەڵەوانی ترا بۆ نمونەمە؟ خەرەوە 7000 دلار. ئەوە جیوازی ئەو تەسبیحە ئەوە بۆ جەنابەت باسم کە بەخۆی سێ نەوع هەیە ئەوە یەک نەوع پێڵەن ناو عەلمیەکەی چێری عەمبەرە پێڵەن لە عێراق و خەلیج پێڵەن فاتوران ئەوە نەوعی ترەکە پێڵەن عەمبەر ئەوە عەمبەری طەبیعیە ئەوە مەوادەکەی زۆر نازکە بەڵام ئەو مەوادە طەبیعیە بەکامل ئەوان نرخی چۆنە؟ ئەوە ئێستا بۆ نمونە نرخی ئەوە 5000 تا 6000 دلار ئێستا ئەوە بە 1500 دلارە تا 1300 تا 1500 دلار ئەوە هەر پێڵەن بەکەلایت ناو عەلمیەکەیە ئەوی بکێشەوەی کاک عەتا ئەمڕۆ ئەوەیش هەر بەکەلایتە ئەوە نرخەکەی ئەمڕۆ تقریبا 1200 تا 1300 دلارە طبعا ئەو مەوادمە بۆ کاک عەتام ناردووە کاک عەتایش ئێستا هەر ئیشی بە شوشە دەکات چونکە چەڕاخی عێراق ناسراون بەو مەوروسە بۆ توراسە حاڵی بیت یعنی ئێستا کاک عەتایشە ئەو تەسبیحە بە کاملی هەمووی بەدەست دروستی دەکا ئەوانەیشە کە دەنگەکان دەرەکا هەمووی ئیشی شوشەیە زۆربەی مۆزوعی تەسبیح و چەرخ بەڵاو لە لای عەرەبەکان من خودی خۆمیشە کە هاوی
لە ناو خەلیج هەر ناسراون بە ئاریان کوردی و کاک عەتای شەهر بە خۆمان ناوێکمان بۆی داناوە چەڕاخی جەبڵ، یعنی چەڕاخی چیا. دایان ئیشی تاقی کردووەتەوە، بەڵام هیچیان هێدەی تەراشکردنی مورووەکان ئاسوودەی ناکات. بۆیە توانیوێتی نزیکی 2000 تەسبیح دروست بکات. نزار جەزا ڕووداو. سەید سادق.